لە مانگی ڕەمەزاندا ڕۆژوانان چاوەڕوانی ئەوەن کە ساتێک زووتر لە کارەکانیان تەواو بن و بگەڕێنەوە نێوماڵەکانیان بۆ ئەوەی کاتی زیاتر لە ماڵەوە بەسەر ببەن و پشوو بدەن. وا ڕۆژانە لە نێو بازاڕ و لا شوێنە گشتەکان دەبینین کە کاسبکاران چەندە بە کارەکانیان هیلاک دەبن و چەندە کاری سەخت ئەنجام دەدەن. بێگومان کارەکانیان لە مانگی ڕەمەزاندا و با زمانی بەڕۆژەوە سەختتر دەبێت بۆیان. من ئێستا لەگەڵ کاسبکارێکی شاری هەولێرم کە ڕۆژانە کارەکانی لە نێو بازاردا ئەنجام دەدات کە بێگومان ڕۆژانە چەندین کاتژمێری ژیانی بۆ ئەم کارە تەرخان دەکات بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی ژیانی خۆی و ماڵەکەی دابین بکات. لەگەڵ ئەوەی کە بە زمانی بەڕۆژەوە ئەم کارە دەکات دەمەوێت بزانم لە مانگی ڕەمەزاندا تا چەند کارەکە بۆی سەختتر دەبێت و چەند کاتژمێر لە نێو بازاردا و لە شوێنی کارەکەیدا دەبێنێتەوە بۆی کە کارەکەی تەواو بکات. سڵاو لەبێت سەرەتا دەمەوێتەوە دەست پێ بکەم مانگی ڕەمەزان بۆ تۆی کاسبکار چۆنە بەراورد بە خەڵکی دیکە کە زیاتر کاتەکانیان لە ماڵەوە دەشتی سبێنی دێم هەتا چاری ئێوارێ. چەند ساڵ ئەو کارە دەکەی؟ وڵاهی تقریبا 25 سال 30 سال شێ دەکەم. باشە لەگەڵ هەبوونی ئەو کاری تۆ کە بژێوی ژیان بۆ خۆت پێشتر ئاماژە پێکرد بژێوی ژیان لەسەر ئەم کارەیە بێگومان کە مانگی پیرۆزی ڕەمەزان دێت بۆ هەر هاوڵێتێکی ئاسایی بە ڕۆژوو دەبیت. ئەوە تا چەند سەختە بۆ تۆ؟ وڵای خوشیم زۆر سەختە بە زمانی بە ڕۆژی تا سەعات چاری شێ دەکەی. وڵای ڕۆژێ هیچ نییە، ڕۆژ هەیە بەخوای باشە بەخوای بەزیاد ئارێەوە. باشە قورسی کارەکەی تۆ چییە بەراورد بە کارەکانی لە کاسبکارانی دیکە کە دەبینی؟ خوشکم بەشنی درمانی بارەکەین، عەشای بارەکەین، دۆ باقی دەبین و مژباقی و دۆ شەخەڵای دەبین و باز دێ و دێ و ڕۆژێ هیچ نییە. ئارێ بەقەڵە کاتژمێرەکانی کارکردنت کەمتر دەکەیتەوە لە ڕەمەزانانیان؟ بەخوای کەمتر دەکەمەوە بەرێ سەعات 8 دێم هەتا چار 3:30 ئەوەندە. هەنێکە ئەمەندامی دوو مانجی 11 نەداینێ ئەوە هیچ ئەنجەوە مانجیەکە ئەوە مانجیش وە خلاص دەبی ناماندنی پارە کارە بەش ماتەوە زۆر تقریبا 150,000 منواتەوە گوتی کە پارە کارەبایەکەی نەدەی لێت دەبڕین. واتە ئەوە ناچاری کردووی کە لە مانگی ڕەمەزانیشدا بەردەوام بی لە ئەنجامدانی ئەو کارە قورسە؟ هەرێ وەڵا هەرەلای بەردەوام دەبین. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا لەو ساڵەوەی کە ئەم کارە دەکەی تاوەکو ئێستا هەر بەردەوامی لە ڕەمەزانان؟ بەری هە بەردەوام پار ڕەمەزان جەوا ئیشم کرد عین تا سبەنیاتم هەتا چاری هێواری. باشە قورسترین کار کە ڕۆژانە بەم ئارەبانەیە ئەنجامی دەدەیت چییە؟ واتە گواستنەوەی گواستنەوەی مەچینەیە ئەشیای هوردەوە لە ژۆرێ بارەکەین کەمالیاتەوە هەرەوەندەیە.